الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين ربي اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي خۆشەویستانم خۆشحاڵم کە لە ئەڵقەی ژمارە 60 بەرنامەی نووسین و یادەوەری بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتینەوە. مامۆستا ئەو کاتە کە من تۆزێک ناساغ بووم جارێک باسی ئەومان کرد وتمان ئێمە پشوو درێژە بین ئینشەڵڵا لە بەرنامەکە بەس ئەمڕۆ گەشتینە ئەڵقەی ژمارە 60 هیچ نەڵێ وابزانم باشە ئەو کاتە وتت جەنابە فەرموود وتت هیچ نەڵێن و دکە دەستمان پێکردەوە ئەم جارە ئیتر قۆڵی لێ هەڵماڵین و تەواو چکە لە دوای ئەوەی کە جەنابەت گوتت مامۆستا تۆ بتوانێ من پێم چاکە بەردەوام بین وشتم وەڵام من لە خزمەتدام ئینشاڵڵا بەردەوام دەبین دوای بەسەردا جەنابەت نەساغەوەی بەڵێ سپاس دەکەین مامۆستا خۆشحاڵین بەڕێزان کە ئەلحەمدولیلا ئەمە تۆفیقی خوای پەروەردگارە وەکو مامۆستاش فەرمووی لە پێش بەرنامەکە ئینسان گەر ویستی بە ئیخلاص و ئیشێک بکا بە خوای پەروەردگار حتمما بەرەکەتیشی تێکەوێ. منیش و مامۆستاش زاهیرەن ئەلحەمدولیلا کە لەم بەرنامەیە ڕاستەکەی نێتی خێرمانەیە بەوەی کە ئینشاءڵڵا ئینسان ئەوەی کە پێیوەستە بە دینداریەوە دینداریش پێیوەستە بێتەوە بە دنیا و بە قیامەتەوە ئێمە ئیشەکەمان بۆ ئەوەیە ڕاستەکەی کە بە ئەوەی کە مسلمانان فەهمێک وەرگرن لەم فرە فەهمیە کە ئێستا هەیە لەم فرە بۆچوونەیەکە هەیە فەهمێکی ڕاست و دروست چ بۆ دنیایان بتوانن بە ئارامی لەگەڵ یا بژین و چی ئەوەش کە لە قیامەتە ئینشاءڵڵا پاداشتی لەسەر وەرگرنەوە. مامۆستا گە جەنابی شتێکت هەیە لەم بارەیەوە ئەتوانی لە خزمەتا بی. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. من هەرەوەم هەیە کاک پەیوەند وەڵام دەستخۆشی لە جەنابەت دەکەم و لە هاوکارانیشت کە لە کامیرەدا دەرناچن بەڵام لە کامیرەی خوادا هەموو دەردەچن و کامیرەی خوا و شوێنی نیگا و تەماشاکردنی خوا جیا لە شوێنی نیگا و تەماشاکردنی بەندەکان وەکو پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام إن الله لا ينظر إلى صوركم وأموالكم ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم وكل صحيح مسلم داتوا خوا تماشاي ديمنو مالو سامانا كانت هناك بلكو تماشاي دڵەکان و کردەوەکانتان دەکا. جا لە خوای پەروەردگار داواکارم کە ئەوەی جێگەی تەماشا و نیگای خوایە تێماندا جوان کە دڵمانە و کردەوەکانمانە ئینشاءڵڵا. و من بەڕاستی دەستخۆشیش دەکەم لە بینەران و بیسەرانی بەڕێزیش کە متابعەی ئاڵقەکان دەکەن دیارە زیاتری دێتەوە لای جەنابەت بەڵام منیش هەندێک لەو کارلێکانی کە بینەران و بیسەرانی بەڕێز دەیکەن لە بەرایان و لە خۆشکان هێندێکیشی دێتەوە لای من دەستخۆشیان لێ دەکەم و بێگومان تێبین و سەرنجەکان کە بە جەنابەت دەگەنەوە دەبێتە هۆی زیاتر دەوڵەمەندکردنی هەم سوود بە منیش دەگەێنن و بە جەنابیشت دەگەێنن دەستخۆشیان لێ دەکەم و وەکو جەنابیشت گوتت لە ڕاستیدا ئێمە ئامانجمان لەم بەرنامەیە ئەوەیە کە لەبەر ڕۆشنایی ئەو کتێ و بەرهەمانە کە بە درێژایی تەمەنم بەرهەمم هێنا و نووسیومانن بە تەوفیقی خوا بە فەزلی خوا ئێمە جارێکی دیکە ئەوانە لە تەتەڵۆ بێژینگ دێنەوە تەماشایان بکەینەوە لەبەر ڕۆشنایی ئەواندا ئەوەی کە بۆ ئەم ڕۆژگاری ئێستای ئێمە پێویستە ئەوەی کە کاتی خۆی بۆ کاتی خۆی پێویست بوو لە کتێبەکاندا نووسیومە کە بە تاکید کاک پەیوەند هەر زانستێک لە وحیەوە سەرچاوە بگرێ هەر بۆ چوونێک لە وحیە سەرچاوە بگرێ کۆن نابێ ئەوە بیری بەشەرەکانە کۆن دەبێ بەڵام وحی خوا کۆن نابێ ئاەتێک دەخوێنیەوە هەڵمیری هەڵدەسێ بەڵێ تازە دابەزیوە فەرمایشتێکی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەڵێ تازە فەرموویەتی وەکو من لە هێندێک لەو نووسینانەی دەربارەی ڤایرۆسی کۆڕۆنا نووسی بووم وتم یەکێک لەو حیکمەتانەی لەو نیعمەتانەی کە دەرکەوتن لە نیعمەتە معنەویەکان کە ئەو نەخۆشی پەتایە لەگەڵ خۆی داهێنان ئەوە بوو کە خەڵک جارێکی دیکە بگەڕێتەوە بۆ ئاشنایی بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ فەرمایشتە بە پێز و بەهێزەکانی کە وەکو بۆ ئەم ڕۆژگارە فەرموبنی وایە بە تایبەتی مەسەلەی پاک و خاوێنی تێکەڵ نەبوونی نەخۆش و ساغ ئاگا لە خۆبوون خۆ چارەسەرکردن و ئومێدەوارکردنی بەشەریەت کە إن الله تعالى لم ينزل داء إلا وأنزل له إن الله تعالى لم ينزل داء إلا وأنزل له دواء فإذا أصاب الدواء الداء برئ بإذن الله
خوا هیچ دەردێکی دانا بەزاندووە هیچ نەخۆشێک مەگەر چارەسەریشی بۆ دا بەزاندووە کەواتە مرۆڤەکان لێ بکۆڵنەوە بگەڕێن بەتاکید ئەم ڤایرۆسەش کۆڤید 19 کە بە کۆڕۆنا ناسراوە ئەوی چارەسەری هەیە بەڵام مرۆڤ تاسە پێ نەگەیشتۆ بە هەوڵدا مەبەستمەوەیە کە وەحی گەورەیەکەی لەوەدایە کاک پێوت کە کۆن نابێت جا ئێمە قسەکانمان بە ئەندازەی ئەوە کە تعبیر دەکەن لە وەحی خوای پەروەردگار ڕوون دەکەنەوە بە کەڵکی هەموو کات و شوێنێک دە بەڵام شێوەی داڕشن و شێوەی بەهرەمەندبوونەوە لە وەحی لە کات و شوێنێکەوە بۆ کات شوێنیش کە دەگۆڕێ بۆیە ئومێدم وایە کە ئەم بەرنامێ وەکو کە واژ بووە ببێتە مای بەرچاوڕوونی زیاتری مسلمانان بە هەموو چین و توێژەکانیانەوە و مسلمانان بەگشتی بەڵکو بینەران و بیسەران بەگشتی چکە من خەڵک هەیە بۆ زانیاریت خەڵک هەیە زیدیە خەڵک هەیە نەسرانی بووە خەڵکی شتی دیکە هەیە پێم گەیشتۆتەوە کە متابعێ ئەم بەرنامەی ئێمە دەکەن نازەم زە ناویست ئاگاداریانە و بە دڵخۆشیشەوە ئەوە دەکەن بۆ چونکە لە ڕاستیدا وحی خوا و دینی خوا ئەگەر وەکو خوا فەرموویەتی ڕابگەیەندرێ ڕوون بکرێتەوە بۆ هەموو بەشەرە بۆ هەموو مرۆڤەکانە یعنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێ پاک و خاوێن بن وا بن وا مەکەن وا بچن شێوازەکانی هەڵس و کەوت ئەوە خۆ بۆ مرۆڤەکانیەتی جا خۆ دەگونجێ مرۆڤەکان بڕواشیان بە پێغەمبەری خاتەم نەبێ عەلەیهی سەڵات وسەلام وەکو دوا ڕەوانەکراوی خوا بەڵام لە قسەکانی بەهرەمەند بن دەگونجێ بڕواشیان بە قورئان نەبێ وەکو دوا کتێب و پەیامی خوا بەڵام لە ڕاستیەکانی قورئان بەهرەمەند بن ئەم وحی خوایە بۆ هەموو بەشەرە ذیکر للعالمین پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕەحمەتە بۆ هەموو جیهانیان وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالمین واتە هەموویان دەگونجێ لێ بەهرەمەند بن جا چ ئیمانی پێبێنن کە لە دوا ڕۆژیشدا لێ بەهرەمەند دەبن چ ئیمانی پێنێنن کە بەلای کەمەوە لە دنیادەکەدا لە دنیاکەدا لێ بەهرەمەند دەبن باش زۆر باش مامۆستا دەست خۆش بێ مامۆستا ئێمە لە بەرنامەی ڕابردووە ئەندازەیەک هاتینە ناو بووناسی عەلمانیوە ئەندازەیەک لەنگەرمان لەسەری کرد لە کتێبەکەیە نەقلی کۆمەڵێک بۆچوون هاتووە لەناو ئەو بۆچوونانەیە جارێک کە پێناسەی عەلمانیەتیش هاتووەتەوە کە بەم نەسە هاتووە ینی بەم شێوەیە کە من خستومەتە چوارچێوەیەکەوە کەوانەیەکەوە بەو شێوەیە خوێنمەوە بۆیە بە عەلمانیکردن بێ بڕوایی و مادیگەری ناگەیەنێ بەڵکو دوورخستنەوەی ئاینە لە ڕێخستنی کۆمەلگا و کاروباری سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیدا لەگەڵ پاراستنی ڕۆڵە سەرێکیەکەی لە هەردوو بواری ڕۆحی و خوڕەوشدا قسەکە لەسەر ئەوەیە مامۆستا پرسیارەکە ئەمەیە ئەمە بۆچوونی جەنابتە یاخود بۆچوونی دکتۆر کامیل الحاجە کاکە پەیوەند ئەگەر ورتر تەماشا کتێبەکە بکەی نەک دوای ئەو پەرەگرافەش هەر دێت هەر قسەکەی دکتۆر کۆمیل الحاجە کە لە ئاوا پێناسەی سیکۆلاریزم و سیکۆلەریزیشن واتە عەلمانیەت و عەلمەنە بەعەلمانیکردن نەخێر هەر قسەی ئەوە کە دەڵێ مەرج نییە عەلمانیەت هەمیشە بناغە فیکریەکەی بریتی بێ لە مادیگەرایی بەڵکو جاری وایە بڕوای بە ڕوح و ڕوحانیەت و نادیار و قیامەت و جۆرێک لە دینداریش هەیە تەمەن باسم کردووە کە عەلمانیەت تەمەن ئەویش هەروە دەڵێ بریتێ لە دوورخستنەوەی دین لە کایەکانی کایە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەکانی ژیان بەڵام هێشتنەوەی لە ڕووی ئەخلاقی و ڕوحیەوە ئەمە جۆرێک لە عەلمانیەت وا دەکات کە پێی دەگوترێ عەلمانیەتی جوزئی وەکو عەبدولوهاب المەسیری دکتۆر عەبدولوهاب المەسیری ڕەحمەتی خوای لێبێ کتێبێکی گەورەی هەیە بە ناوی العەلمانیە الشاملە والعەلمانیە الجوزئیە واتە سیکۆلاریزمی گشتگیر و سیکۆلاریزمی بەشی جوزئی جا ڕەنگە ئەوەی لەم وڵاتانە ئێمەدا هەیە زیاتر سیکۆلاریزمی جوزئی بێت کە پراوێزێک دەهێڵێتەوە بۆ دینداری شخصی و ئەوانە بەڵام گرفتی ئێمە لەگەڵ سیکۆلاریزمدا بە هەموو شێوەکانی بە جۆری گشتگیر و جوزئیەوە کە بە تەئکید جۆری گشتگیری ڕێک لەگەڵ ئیسلامدا لەگەڵ هەموو شتەکانی ئیسلامدا تێک دەگیرێت بەڵام جۆری جوزئی عەلمانیەت لەگەڵ لایەنە تەشریعیەکەیدا تێک دەگیرێت زیاتر نەگەڵ لەگەڵ لایەنە ڕوحی و معریفیەکەی بەڵام گرنگەوەی کە ئیسلام ڕازی نابێت بەوە کە شتێکی لە ژیان بەدەست بێ و شتێکی کەی بەدەست نەبێ
ئیسلام دەیەوێت کاڵای باڵای ژین بێ. خی پرگار دەفەرمی ئەیها الذین ئامنوا ادخلوا فی السلم کافە، ئەی ئەوانێ بڕواتان هێنا بە تەواوی بچنە نێو ئیسلام بە تێکڕایی، واتە لە هەموو بوارەکانی ژیانتان دەبا ئیسلام ڕەنگ داتەوە، لە بواری بووناسیتاندا، لە بواری ئیمان و عەقیدەتاندا، لە بواری پەرستشەکانتاندا، لە بواری ڕەوشت و ئاکاری شەخسیتان، خێزانیتان، پەیوەندی کۆمەڵایەتەکان، هەروەها لە بواری ئابووری و ژیان و گۆزەرانتاندا، لە بواری حکمڕانی و بەڕێوەبردنی کۆمەلگاتاندا، لە بواری پەیوەندیە سیاسەکانتاندا، لە بواری جەنگ و ئاشتیدا دەبێت ئەو ئیسلامەتێ لە هەموو شتێدا ڕەنگ بداتەوە خوا فەرموویەتی. یعنی بۆ وێنە کاک پێوەن تۆ تەماشای سوورەتی ئەلبەقەرە بکە. لە سوورەتی ئەلبەقەرەدا کە لە ڕیزبەندی مصحەفدا لە دوای سوورەتی فاتحەوە دێ و دوو جوز و نزیکەی نیوە لە قورئان. ئەم سوورەتە ئەگەر سەرنجی بدەیە بۆ دروستکردنی کۆمەلگا و دەوڵەتی ئیسلامیە، هەموو شتەکانی تێدایە، یعنی لە هەموو ڕەهەندەکانی ژیانەوە لەم سوورەتە مبارەکەدا هەیە. لە ڕووی ئیمان و عەقیدەوە يا أيها الناس اعبدوا ربكم الذي خلقكم والذين من قبلكم لعلكم تتقون. لروي براهنان ب پیغمبری خاتم عليه الصلاة والسلام بقرآنه پیش اخواناسی و ایمان بخوا و خوا پرستن دوای ایمان بقرآن امجا دوای روجی دوایی او سه پایکی ایمان دوایی دیت سر باسی نوش دیت سر باسی روجو امجا باسی زکات امجا لانی آبور امجا لانی خیزانی لانی کمالاتی لانی جنگ و جهاد و فداکاری لپیناوی خوای پروردگار باسی حج باسی عمره باسی هەڵسو کەوتە کۆمەڵایەتیەکان هەموو ئەو شتانەی کە پەیوەندی بە ژیانی تاچی و خێزانی و کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری و فەرهەنگیەوە هەیە لە سوورەتی ئەلبەقەرەدا هەیە. درێژترین ئاەت لە قورئاندا ئاەتی قەرزە، ئاەت الدەین کە لە سوورەتی ئەلبەقەرەدا هەیە. هەروەکو گەورەترین ئاەتیش لە قورئاندا ئاەت الکورسیە کە باسی خوایە سوبحانه وتعالى لە دەبڕگەدا پێناسەی خوای پەروەردگار دەکات. درێژترین ئاەت و گەورەترین ئاەت درێژترین ئاەت لەباری ئابووریەوەیە، گەورەترین ئاەت لەباری عەقیدەوەیە. سوورەتی ئەلبەقەرەش بۆ خۆی گەورەترین سوورەتە لە ڕووی قەبارەوە. بۆ ئێنە جاوە وەکو وێنەیەک یانی کەواتە ئیسلام ڕازی نابێ شتێکی بەدەست بە شتێکی بەدەست نەبێت. دەڵێ موسڵمانەکان مرۆڤەکان وەرن لە هەموو ڕوەکانی ژیانتانەوە خۆ تەسلیمی وحی خوای پەروەردگارکەن، بەڵام وحی خوا سوبحانه وتعالى نەک شتێک کە بەناوی وحی خواوە گوتراوە وان نییە. ئەوە گرنگە کە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ بە حەقەت عالمێکی زۆر مۆسوعی و بیرفراوانی ئیسلامە، کتێبێکی هەیە بەناوی دەرء التعارض بین العقل والنقل، واتە بەرپەرزدانەوە یاخود لابردنی تێکگیران لە نێوانی عەقڵ و نەقڵدا. دەبەرگە ئەو کتێبە لە هێدێک چاپیدا، ڕەنگە لە چاپی دیکەیدا هەبێ 20 بەرگێت تحقیقی زیاتر کرابێ. دەڵێ چی؟ دەڵێ دنیا لە سەنگ و سوژن بنێ هەرگیز دقێکی فەرمایشتی صحیح پێغەمبەر نابینی و عليه الصلاة والسلام کە لەگەڵ قورئاندا یا لەگەڵ عەقڵدا یا لەگەڵ عیلمدا دەست بوەستێ. دەڵێ ئەوە نەقڵی نادروستە کە لەگەڵ عەقڵی صحیحدا تێک دەگیرێ یا عەقڵەکە نەیپێکاو لەگەڵ نەقڵەکە تێک دەگیرێ. ئەمما نەقڵ ڕاست بێ وحی ڕاست بێ و عەقڵەکەش پێکابێتی هەرگیز پێکەوە تێک ناگیرێن. عەقڵەکە خوا دروستی کردووە، نەقڵەکە خوا فەرموویەتی، جا دروستکراوی خوا و فەرمایشی خوا چۆن تێک دەگیرێن؟ بەڵێ مامۆستا ڕەنگە ئێستا بینەر ئەوە بە خەیاڵا بێت کە باشە ئێمە باسی بوونناسی ئیسلامیمان کرد، باسی پایەکان و هەروەها و بنەمانەی کە بوونناسی ئیسلامی پێکێنن لە کتێبەکە. ئەندازەیەکیش هاتینە سەر بوونناسی ئەلمانی، گەشتینە چی؟ یعنی گەشتینە ئەو نەتیجەیە کە بڵێن دوڕیانەکەیە کە بوونناسی ئیسلامی بوونناسی ئەلمانیە گەیەنە بە یەک، یاخود هەر کەسەمان لە ماڵی خۆی و ئیتر هەر کەسەشمان وەکو ئەوەی کە خوای گەورە فەرمێ لەکم دینوکم وەلیە دین، یعنی هەر کەسەمان دینی خۆم هەم بە خۆمان. کاک پەیوەند من لەم کتێبەدا ئامانجم ئەوە نەبووە کە ئیسلام وا لێ بکەم ئەلمانی پێ ڕازی بن یا ئەلمانیە دواوە بێنم موسڵمانانی پێ ڕازی بکەم. ئیسلام کە نەحەوێتەوە. جارێکەم مەبەستم ئەوە نەبووە، مەبەستم ئەوە بوو ئیسلام وەکو خۆی ئەلمانیەت وەکو خۆی بە ئەمانەتیشەوە، چونکە من لە ئەوانەی کە ئەلمانین و لە کتێب و سەرچاوەکانی خۆیاندا باسی ئەلمانیتیان کردووە بۆ وێنە عادل ظاهر، هەروەها لەو فەرهەنگانەی کە
قاموسانەی کە چۆن پێناسی ئەڵمانیەت دەکەن لە شێوەیەکی بابەتیانە هێناومە واتە ئەڵمانێتم هەوڵ نەدا بە ناشیرنی کەم یاخود جوانی کە وەکو خۆی هەروەها ئیسلامی وەکو خۆی جا ئامانجی ئێمە وەکو لە ئاڵلقەکانی پێشوودا گوتمان ئەوەیە کە تەوژمی ئیسلامی وەکو خۆی بەرنامە ڕێبازی خۆی دیار بێ ئەڵمانیش وەکو خۆی ڕێباز و بەرنامی خۆی دیار بێ بەڵام جا ئەو جار هەر کەسە با پابند بێ بەشتی خۆیەوە بەڵام گەڕن بۆ خاڵە هاوبەشەکان ئێمە خاڵە هاوبەشەکان مەرج نیە لە ڕووی بوو ناسیەوە بن مەرج نیە لە ڕووی ئیمان و عەقیدەوە بن خاڵە هاوبەشەکانمان لە شێوە پێکەوەژیاندایە لەو سلوک و ڕەوشت و ڕەفتارانەدایە کە وامان لێ بکات پێکەوە تەبابی پێکەوە تەبایی لەسەر حیسابی نابێت لەسەر حیسابی ئەوە بێ بابای ئەڵمانی بێت تەمەلوق بۆ من بکە ماستاوم بۆ بکە خۆی وەکو من لێ بکە وەکو ئێستا بەداخەوە هەیە ئێستا خەڵک هەیە ئەڵمانیە کەچی دێت تەمەلوق دەکە بۆ ئیسلام بۆ مسڵمانان هۆڵا خۆی مەش نکۆڵی نانکەین لە ئیسلام و ئیسلامەوە لەسەر سەرمانە و باشی ئیسلام لەسەر سەرتانە ئەی بۆ بەرنامەی ژیانیشتان نییە کاکە تەمەلوق و ماستاوکردنی ناوێت بڕات بە ئیسلام هەیە وەکو ئیسلام دەڵوا بڕات پێ مەی خەرە سەرسەر و عەمەلی بکە مەی خێ سەرسەر وەکو حاجیەکە گوتبووی جارێکی باسم کردووە لە مابێت لە هەڵبژاردنەکانی 92 بوو بە حاجیەکیان گوتبوو حاجی دەنگت بە چێدا گوتبووی جا هەر فلان ڕەنگە نییە بەڵام بێشێتی بوو هەر سەوزەجیان نییە بان ئەدی حاجی ئەدی ئیسلام گوتبووی ئیسلام بان سەر وڵا وەکو ماڵ دابەشکردنەکەی ئەوەی لێ دێت دوو برا ماڵیان دابەش دەکرد گوتی ئەو کەڵە شێرە جوانە کە چاک دەقوڵخێنێ لەگەڵ ئەو مریشکە پۆپڕ جوانە بۆ تۆ ئەو جوتە گا بۆ ڕەش بۆ من خانوەکە بۆ من لەسەروی خانوەکەی تا دەگە ئاسمانی بۆ تۆ گوتمی حاجیش دیارە ئەوەی بۆ خوای داناوەکە جا کاکە پەیوەند ئیسلام ڕازی نابێ بەوە و منیش نەهاتووم من پێم ئەوە ناڕاستیە لەگەڵ خەڵکدا ئیسلام وەکو خۆی ئەڵمانێت وەکو خۆی بەڵام بێن زان دەخە خاڵە هاوبەشەکان چین بەس من ویستم یەک لەبیر نەچێ بوون ناسی ئیسلامی من لە کتێبەکەش دەباسم کردووە لە چەند مفرەدەیەک پێک دێک گرنگە لە بەرچاومان بن یەک ئەم بوونە خاوەنێکی هەیە بەدیهێنەرێکی هەیە الله خالق كل شيء خوا بەدیهێنەری هەموو شتێکە یەک دوو ئەم بوونەوەرە هەمووی بەدیهێنرا و پەیداکراوی خوایە بەو پەڕی ڕێک و پێچی و سیستماتیکی صنع الله الذي أتقن كل شيء سێ مرۆڤ لەو بوونەدا جێنشینی خوایە سەرتۆپی دروستکراوەکانی خوایە خوا دەفەرمی هەرچی لە گەردووندا هەیە بۆ تۆم دەستەمۆ کردووە سەخر لەکم ما فی السماوات و ما فی الأرض چوار ژیانی دنیا قۆناغێکە لە ژیانەکانی مرۆڤ لە قۆناغێکە لە قۆناغەکانی ژیانی مرۆڤ تاکە قۆناغ و دوا قۆناغ نییە پێنج لە دوای ئەم ژیانی دنیاە قۆناغی ڕۆژی دوایی هەیە بەپێی ئەوە کە لێرە ژیانمان چۆن گۆزەراندووە لەو قۆناغی کۆتاییە ئاخرەت بەرهەمەکەی وەردەگرینەوە ئێمە ئەو مفردانە ئەمانە پایەکانی بوونناسی ئیسلامین کە وەکو جارێکەش باسم کردو من کتێبی یەکەمی موسوعەی الئیسلام کەما یتەجەلا فی کتابی لەم بۆ ئەوە تەرخان کردووە کە دەوری 500 لاپەڕەیە و خلاصەیەکم لە کتێبی دووهەمی بیرکردنەوەی ئیسلامی لە نێوان وحی واقعدا هێناوە بەناوی پایەکانی بوونناسی گرنگە ئێمە بزانین بوونناسی ئیسلامی چییە ئەمجا بوونناسی ئەڵمانی کە جەنابی لە ئاڵلقەی پێشوشدا ئاماژەت بەوەدا کە بۆچی دەنێ خواندا ناکۆکن ناڕێکن گیانەکەم حەق هەمیشە بناغی تەباییە دوو کۆ دوو یەکسانە بە چوار لە قوڵایی مێژوودا ئێستا بۆ داهاتوو لە سەر مانگ لە هەر شوێنێک هەروانە دوو کۆ دوو دەکات چوار هەمیشە حەق دەبێت هۆی کۆکردنەوەی خەڵک باطل خوای پەروەردگار دەفەرمێ فهم في قول مەریج پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ناحەزەکانی جارێ دەیانگوت کاهینە جارێ دەیانگوت شاعیرە جارێ دەیانگوت شێتە جارێ دەیانگوت خۆ قسەی هەڵبەستووە جارێ دەیانگوت جادوگەرە تەماشای دەکەیت لەسەر شتێک ڕانەدەوەستان بۆ کە لە حەقت لادا دوایی ناحەقەکان هیچی فەزڵی نییە بەسەرەوی دیکەدا کە نەتگوت دوو کۆ دوو دەکات چوار بڵێ دەکات سێ بڵێ دەکات پێنج بڵێ دەکات حەوت بڵێ هەرۆکو یەک بەڵێ هەیەە لە حەقێت زیاتر دوورە و هەیەە کەمتر دوورە بەڵام هەمووی هەر
ناڕاستە مەبەستمەوەی کە بۆیە بوون ناسی ئیسلامی کە لە وحی خوا بەسەر چاوە دەگرێت چونکە جەنابەت ئەو پرسیارشت حتمما لە دڵدا هەیە ڕەنگەندەی لە بینەر و بیسەرانی دڵیانە بۆچی ئێمە دەڵێن حەقی ڕەها لە ڕووی بوون ناسیەوە لە ئاخر لەبەرەوە کە خاوەنی ئەم بوونە دەزانێ بوونێ بۆچی دروست کردەوە چییە و سەرەتای چۆنە و ئێستای چۆنە و کۆتایی چۆنە مرۆڤی بۆچی دروست کردەوە خوا دەزانێت بەڵام مرۆڤ خۆی وەکو نمونەم هێناوە لە ئاڵقەی پێشودا مێشولێک بەرە سەر لوتکەی ئیڤریست حاڵی دەبێت دنیا چێ و کەون چێ و کائینات چی حاڵی نابێت لە قەدەر خۆی تێدەگا مرۆڤ بۆ خۆی فەیلسوفەکانی یۆنان فیثاغۆرس دەڵێ خوا بریتێ لە ژمارە یەکی دیکەیان دەڵێ خوا بریتێ لە چوار توخمەکان ئاو ئاگر و ئاسن و باو گڵ ئاو ئاگر و ئاسن و ئاو لەگەڵ ئاگر لەگەڵ خۆڵ لەگەڵ با یەکی دیکەیان دەڵێ خوا ئەم کەونەی وەکو سەعاتی قوڕبیش کردو لێ گەڕاوە هەرەکەی بە جۆرێک تاکە تێڕوانینی ڕاست دەربارەی خوا و دەربارەی گەردون و دەربارەی ژیان و دەربارەی ئینسان لە وحیەوە هەڵدەهێنجرێ و لەوێوە دەبێت بۆی بگەڕێین و هەر بۆیە شەخوا سبحانه وتعالى لە ئاەتی ژمارە 163 لە سوورەتی النساءدا دوای ئەوەی ناوی 12 لە پێغەمبەران دێنێ عەلەیهیم الصلاة والسلام دەفەرمێ رسلا مبشرين ومنذرين لئلا يكون للناس على الله حجة بعد الرسل وكان الله عزيزا حكيما دەفەرمێ پێغەمبەرانێکی دڵخۆشکەر و ترسێنەر بوون تاکو لە دوای پێغەمبەران خەڵک بەڵگەی نەبێ لەسەر خوا واتە گەر خوا پێغەمبەرانی نەنەرمە خەڵک بەڵگەی دەبوو بیانووی دەبوو بڵێ خوا وەڵای نەمزانی تۆ چۆنی نەشم زانی چت لە من داوا کردووە نەشم زانی منت بۆ چ دروست کردووە نەشم زانی ئەم گەردوونە چییە بەڵام لە دوای پێغەمبەران عەلەیهیم الصلاة والسلام تۆ بەرچاو دڕۆشنە باش مامۆستا لە بابەتی بێر و بڕوادا ینی لە بابەتی عەقیدەیە هاوکێشەیەکی فەلسەفی یاخود هاوکێشەیەکی کەلامی هەیە کە بەلامەوە زۆر جوان بوو حەزیشم کرد زیاتر ڕوونی کەیتەوە لە نێوان واجب الوجود و ممکن الوجود ینی ئەم دوو بابەتە چین ینی ئەندازەیەک ئاماژەت پێ کردووە بەس حەزم کرد ینی بینەرانیش بۆ ئەوە ینی بەهرەمەند بن ڕاستە ئەڵبەتە لێرە لە قەدەر ئێرە ڕوونی دەکەینەوە ئەگەرنا من لە کتێبەکانی خۆمدا ئەوە پێویستی بە چون مەقولەیەکی فەلسەفی کەلامیە وردە پێویستی بە وردیات و لێکۆڵنەوەی زیاتر دەکات هەم لە کتێبی ئیمان و عەقیدەی ئیسلامی لە بەرجی دوودا و هەم لە مەوسوعەی درەوشاوی ئیمان و پوچەڵی ئیلحاد و هەم لە کتێبی خواناسی ئاین ئیمان چاپی سێمیدا زۆر بە تەفسیل باسم کردووە زانایان دەڵێن بوون وجود بەپێی دابشکردنی عەقڵی دەبێتەوە بە سێ بەشی سەرەکی سێ جۆر ئەڵبەتە من دوو جۆرم باس کردو لەبەرەوەی بەشی سێمیان هیچ نییە بوونی نییە یەکەم واجب الوجود ئەوەی بوون پێویست واتە ناگونجێت تەسەور بکرێت کە نەبێ و نەبوو بێ و لە داهاتوودا نەبێ ئەویش تەنیا خوایە سبحانه وتعالى بوونەکەی پێویستە واتە بوونەکەی زاتیە لە خۆیەوەیەتی بوونەکەی نەبوونی پێش نەکەوتووە وەکو خوا سبحانه وتعالى لسورة حديد هذا فرمي هو الأول والآخر والظاهر والباطن وهو بكل شيء عليم أو يكمينا ببي دسبيك ببي سرتا دواهمينا ببي كوتاي پنهانا ببي أو كبتواني نكوري لي بكيواتا بو هستكان پنهانا آشكرايا والظاهر آشكرايا بو عقل بو ضل ئەوە واجب الوجود کە بوونەکەی لە ذاتی خۆیەتی وەری نەگرتووە لە شوێنی دیکەەوە ممکن الوجود واتە دەگونجا بوونگونجاو دەگونجێ ببێ دەگونجێ نەبێ ئێستا ئەم کەون و کائیناتە ئەگەر نەبوو باید چ دەبوو هیچ یعنی ئەگە خوا من و تۆی دروست نەکرد باە نامان هەر نەبووین هیچ دەبوو نەخێر بەڵام بوونی خوا سبحانه وتعالى ئەسڵەن عەقڵ ناتوانێت وێنای کە خوا نەبێ ئەگەر چووکە خوا نەبێ هیچ نابێ سەرچاوەی بوونە بەڵام ئەم کەون و کائیناتە دەگونجێ خوا هەبێت و دروستیان نەکات وەکو کاتی خۆی خوا بووە بوونی خوا بێ سەرەتایە بەڵام خۆ بوونی گەردوون سەرەتای و دەستپێکی هەیە جا ئەمما ئەوی دەکەم مستحیل الوجود ئەوەیە کە بوونی مەحاڵ بێت یعنی نەگونجێ ببێ وەکو ئەوە کە خوا هاوبەشی هەبێ ئەوە کە خوا وێنەی هەبێ
ئەمە ناگون جێ هەبێت ینی وەکو گوتمەوە قەدەرم بەرنمەیە دەناوە لێکۆڵنەوەی قۆڵتری دەستخۆش بێ بابەتێکی زۆر جوانە نازانم ینی ئەچێتە بابی عیرفان و ئەوانە شتێکی جوانە هێندە لە ئەهلی عیرفان ئەهلی تەسەوف مثلا عەتاڵای اسکەندەری قسەیکی زۆر جوانی هەیە دەڵێ چۆن من گردوون بکەمە بەڵگە لەسەر تۆ ئەی خوایە خۆ بەبێ تۆ گردوون نابێ ئەسڵەن من تۆ دەکەمە بەڵگە لەسەر بوونی گردوون و تۆ فەرموتە گردوونم خوڵقاند و بۆیە دەزانم کە هەیە ئەگەر نا پێم وابوو کە هەر هیچ نییە بەس مادام تۆ دەفەرمو هەیە بۆیە هەیە جاوە نەکرد عاریفە مسلمانەکان بەڵکوندێ لە ڕۆژ ئاوایەکانیش شتێکی وایان گوتووە فەیلسوفە ڕۆژ ئاواییەکان چوانیشن عاریفیان بوون هەروەها دەڵێ ئایا دەبێ دروستکراوەکانی تۆ بوونیان لە تۆ ئاشکراتر بێتە ئەوان بکەمە بەڵگە لەسەر بوونی تۆ مەگەر بوونی تۆ ئاشکراتر نییە لە هی ئەوان چۆن دەبێ دوای دەڵێ ئەو چاوە کوێر بێ کە تۆ بەسەر خۆی بە چاودێرە نبینێ ئەو چاوە کوێر بێ کە سێبەرەکان دەبینێ بەڵام ئەسڵی شتەکان نبینێ ئەوان هەموو سێبەری سەیفەتەکانی تۆ مامۆستا لە بابەتی یەکەمی بیرروبڕوای تەوژمی ئیسلامیدا دەنووسی بە پێویستی دەزانم ئاماژەیەکی کورد بە سێ مەسەلام بکەم لە خاڵی یەکەمی ئەچە لەو مەسەلانەیە هاتووە بیرروبڕوای ئیسلامی تاکە بیرروبڕوای ڕاست و دروستە دیسان هەر وەختێک کە دێتەوە سەر ئەوەی کە تاکە بیرروبڕوای دروستە منە بێ بیر لە لایەنەکەی تریش بکەمەوە کە باوەڕی وایە ئەمە ڕەهایە و ئەم ڕەهایەتیە پێی وایە کە هیچ بۆ بەرامبەرەکەی نایەڵێتەوە مادام ئەو لە سەرەتاوە قەناعەتی وایە کە تاکە بیرروبڕوای ینی ڕاست و دروستە ئیتر ئەوکەی کە هەچی هەیە خوار و خێچە قسەکە لەسەرەوەی مامۆستا چی بڵێن بە ئەوانە ینی چۆن وەڵا ئەوان پێ بڵێن پەیوەندیان خۆ لە حەقێدا کە شتێک حەقا خۆ تو نابێت تەماشا بکەی جاخر بڵێ وەڵای دوو کۆ دوو دەکات چوار بەڵام جاخر فایدێنی فڵان کەس دەڵێ دەکات پێنجام چ لەوێ بکەم چی لێ بێ ئاوێ بخواتەوە حەق چۆنە دەبێ وا ڕابگەیەن ئێستا قسەکەی من ژاوایە بێ ئەوان خوا دەفەرمێ وەقولی الحەق من ڕەبیکم بڵێ حەق لە پەروەردگارتانەوەیە ئێمە بەڵگەی مەنتیقی و علمیمان بەدەستوێ لەسەر ئەوە چۆن ئایا کەسێک بەدیهێنەر و پەیداکەری شتێک بێ بۆ خۆی پێی ئاشناتر و شارەزاتنی لە هەموو کەس تۆ هەروەرە بۆ جیهانی بەشەر ینی کەسێک ئەم سەعاتەی دروست کردووە کەسێک کە ئەم بینایی دروست و مهندسەی کە ڕەنجی بۆ ڕشتووە خۆی شارەزاتر نییە ئەم کەرەسەکانی چەندی تێشووە و چەند مقاومە دەکات چەند دەمێنێتەوە ئەم سەعاتە چۆن ئیش دەکات ئەوەی کە تەلۆکەکەی لەگەڵ دەنێرێ یا هەر شتێکی دی خوا سبحانه وتعالى ولله المثل الأعلى کە خاوەنی ئەم کەون و کائینات هەیە ئەو دەزانێت کە ئەم گردونەی بۆچی خوڵقاندووە ئەو مرۆڤەی بۆچی خوڵقاندووە و مرۆڤ دەبێ لە بەرامبەر خوادا هەڵوێستی چۆن بێ آخر ئیمان ینی هەڵوێستەبوون لە بەرامبەر خوادا لە بەرامبەر فریشتەکانی خوا کتێبەکانی خوا پێغەمبەرانی خوا عەلەیهیمو الصەلاة وەسەلام ڕۆژی دوایی و نەخشە و ئەندازەگیری خوا سبحانه وتعالى ئەوە شەش پایەکانی ئیمانن ئێمە بۆیە دەڵێن حەقی ڕەها لە وحی خوای پەروەردگاردایە چونکە وحی واتە فەرمایشتی خوا فەرمایشتی خوش خوا دەفەرمێ قل أنزله الذي يعلم السر في السماوات والأرض بڵێ ئەو کەسە قورئانی دابەزاندووە کە نهێنی ئاسمانەکان و زەوی دەزانێ کەسێک نهێنی ئاسمانەکان و زەوی لەلابێ کاتێک باسی نهێنی ژیانی مرۆڤ و دنیا و دواڕۆژ و ئەوانە دەکات بە تەکید زانیاری جێی دڵنیایی تەنیا لای خوایە سبحانه وتعالى بۆچی دەڵێن بەشەر ئەو دنیا ئیمان دروستە بڵێ دنیا بینی جیهان بینی چون هەر دنیا دەبینن و هەر جیهان دەبینن فعلا بۆچی هی ئەوان دەڵێن چونکە مرۆڤ لە قەدەر خۆیەتی تۆ تەماشا بکە مرۆڤ تا کوێ دەبینێ تا ئەندازەیەکی دیاری کراوە لەوە بەولاوە نابینێ لە ڕووی دووریەوە لە ڕووی بچووکیەوە کەس خانەی بینیوە نەک گەردیلە نەک ئەلێکترۆن و پرۆتۆن و نیۆترۆن هەر خانەشی بینیوە نەخێر بەڵام بە شوێنەوارەکانیان دەزانین خانە جەستەی ئێمە لە خانەکان دروست بووە جەستەی هەر مرۆڤێک لە نزیکەی 100 تریلیۆن خانە دروست دەبێ پێکاتوە شتی بچووک بچووک هەر خانەیەک لە نزیکەی 100 تریلیۆن گەردیلە دروست دەبێ کەس گەردیلەی بینەوە کەس خانەی بینەوە نەخێر
بەڵام دەزانین بۆ هۆی شوێنەوەڕەکەم زانست وا دەڵێ باشە چاو ئەوە دەنگ گوێ چەند دەبیستێ هەتا 20 لەرینەوە لە 20 لەرینەوە کەمتر نابیستێ ئێمە بۆچی گوێمان لە دەنجی لەدانی دڵ نییە خۆ هەموو کو ئەندامەکانی ئێمە کار دەکەن جگەر و پەنکریاس و گرچیلەکان و گەدە هەموو کار دەکەن دەنجی هەیە بۆچی گوێمان لێ نیە چونکە خوا سوبحانە وتعالە نەیویستە مرۆڤ بە دەنجی کۆ ئەندامەکانی خۆی ئیسعاج بێ گوێی وا دروست کردووە لە 20 لەرینەوە کەمتر نەبیستێ ئەوانە لە 20 لەرینەوە کەمتریان هەیە لە 20,000 لەرینەوەش زیاتر 20,000 دەبدەبە زیاتریش نابیستێ گوێش سنووردارە هەستەکانی کەش هەمووی سنووردارن عەقڵی مرۆڤیش هەر سنووردارە جا مرۆڤێک کە عەقڵی سنوورداری هەیە و هەستەکانیشی سنووردارن تواناکانیشی سنووردارن تەمەنەکەشی سنووردارە ناتوانێت قسە بکات لە شتێک کە بێ سنوورە کە خوای سوبحانە وتعالە و گردونە کە سنوورەکەی نازانێ و دنیا و دوا ڕۆژە بۆیە دەبێت ئەوە هەڵوێست لە بەرامبەر خوا و چۆن خوا بپەرستین چۆن بڕای پێبێنی بە فریشتەکانی خوا کتێبەکانی پێغەمبەرانی عەلەیهیمو سەڵات وسەلام ڕۆژی دوایی دەبێت لە خوای پەروەردگار وەربگیرێ ئەو بۆیە ئێمە دەڵێن حەقی ڕەها لەوەیە خۆ من نەمانگوت و حەقی ڕەها لە منەوەیە لەم لە خواوەیە خواوا دەفەرمێ وقل الحق من ربكم ئەمجا پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام ئەلا كل شيء ما خلا الله باطل فەرموویەتی ڕاستترین قسە شاعیر گوتبێتی شاعیرێک ئەو قسەی لە بیدی کوڕی ڕەبیعەیە کە دەڵێ ئاگادار بن هەموو شتێک جگە لە خوا پوچە یعنی چی یعنی هیچی بوونی لە خۆیەوە نییە هەموو بوونەکەی خوازراوە خوا پێداوە بۆیە حەقی ڕەها لە هەموو ڕوویەکەوە لە خوای پەروەردگارەوەیە بەڵام دوایی حەقێکە لە خوای پەروەردگارە بۆ هەموو مرۆڤەکانە بەبێ دەمارگیری نەشمان گوت و حەقی ڕەها لە موسڵمانانەوەیە نە لە ئیسلامەوەیە ئەمما موسڵمانان وڵا دەبینە حەقی زۆریان هەیە و ناموسڵمانان دەبینی حەقی زۆریان پێ باشە مامۆستا ئەگەر پرسیارەکە بە شێوەیەکی تر لێ بکەم بۆی مەبەستمە کەواتە ئێمە بۆمان دەرکەوت کە حەقی ڕەها پەیوەندی ئەگەر لە چوارچەوەی بیر و بڕوای ئیسلامی بێ لە چوارچەوەی بووناسی ئیسلامی بێ ئەم ڕەهایەتە پەیوەندی بەخوای پەروەردگارەوە هەیە نەک بە هەڵگرانی با بڵین ئەوەی کە پێگوترێن مۆدێلی ئاینی یاخود با بڵێن شێوازی ئاینگەرایی یاخود ئەوەی کە بە زۆرە لە جۆرەکان تەبەنی ئاینداریەکات چ لە ڕووی تێگەیشتنەوە چ لە ڕووی ممارەسەوە مرۆڤ ڕێژەییە کێشەکە یەک شتە مامۆستا کێشەکە ئەوەیە هەر وەختێک کە باسی ڕەهایەتیەکە ئەکرێ تەوژمەکەی بەرامبەر یاخود کەسانی بەرامبەر وا ئەزانن ڕەهایەتەکە پەیوەندی بە ئینسانەکانەوە هەیە ناتوانین بیجەڕنەوە بە خوای پەروەردگار ینی لێرە ئیشکالیان بۆ دروستە بێت کاک پەیوەند با من یەشتت پێ بڵێ بڵێ ئەم تەوژمی عەلمانی و تەوژمی لیبرالیزم و تەوژمی مادیگەری و ئەوانە هەمووی بە تێکەڵت تەوژمی مارکسیزم و شتێکیان خستە نێو بازاڕەوە کاتی خۆی کە هەموو شتێک ڕێژەییە مطلق بوونی نییە ڕەها بوونی نییە ئەمە وەکو مرۆڤ ڕاستە کۆپەرنیکۆس بە جۆرێک تەماشای گەردوونی دەکرد گالیلۆ بە جۆرێک دوای ئاینشتاین بە جۆرێکی دیکە کە بیردۆزەی ڕێژەیی تەڕح کرد زۆر شتی هەڵگێڕایەوە و پێش کۆپەرنیکس و گالیلۆ و جۆردانۆ بڕۆنۆ ئەوانە بە جۆرێک کە تەماشای گەردوونیان دەکرد واتە زانیاری مرۆڤ لەبارەی گەردوونەوە لەبارەی خۆیەوە لەبارەی زەویەوە لەبارەی ڕۆژ بە ڕۆژ ڕاست زیاد دەکات بۆیە ئەوە ڕاستە بەنسبەت مرۆڤەوە بۆیە خوش سبحانه وتعالى دەفەرمێ وقل الحق من ربكم بەڵام تۆ تەماشا بکە ئەو حەقەی کە خوا دەیفەرمێ لەبارەی گەردوونەوە لەبارەی مرۆڤەوە بۆیە نەخوا لەبارەی ڕوحەوە دەفەرمێ چی ويسألونك عن الروح قل الروح من أمر ربي وما أوتيتم من العلم إلا قليلا لەبارەی ڕوحەوە پرسیارت لێ دەکەم بڵێ ڕوح لە کاری پەروەردگارمە و ئەندازەیەکی کەم نەبێ زانیاریتان پێ نەدراوە ئێستا نەک ڕوح کە تایبەتە بە مرۆڤەوە بەڵکو هەر ژیانێکی سادەی ڕووەک ژیانێکی سادی زیندەوەرێکی یەکخانەی وەکو ئەمیبا یا بچووکتر لەوە مرۆڤ لە بەرامبەر دەدەسەوسانە لەو کاتۆ کە خوا فەرموویەتی ئەندازەیەکی کەم نەبێ زانیاریتان پێ نەدراوەتە بەو ئەندازە کەمە زانیاریە ناتوانێت چیەتی ژیان و ڕوحی پێ دەرەکەن هەروەها لەبارەی سەرەتای گەردوون وەکو پێشتیش باسمان کرد ئایا ئەوانەی بێبڕوان نابێنن نازانن کە ئاسمانەکان و زەوی پێکەوە بوون دوای لێکمان جیا کردوونەوە و لەبارەی زۆر شتی دیکە ئەو ڕاستیانەی کە خوا دەیان فەرمێ لە جێی خۆیان سابیتن بەڵام جا مرۆڤ جارێ وایە ئەو حەقیقەت و ڕاستیە کە خوا فەرموویەتی مرۆڤ هەندێکی لێ تێدەگات دوایی هەندێکیکەی لێ تێدەگات دوای زیاتری لێ تێدەگات بەڵام مستەحیلە و مەحاڵە
ئەوەی خوا فەرموویەتی لەگەڵ زانستدا دژ بوەستێت تا زانست زیاتر بەرەو پێشەوە بچێ ڕاستیەکانی کە خوا ڕایگەیاندون زیاتر دەدرەوشێنەوە وەکو لە سورة فصلت دفرمي سنريهم آياتنا في الآفاق وفي أنفسهم حتى يتبين لهم أنه الحق أولم يكفي بربك أنه على كل شيء شهيد لموضوع نشانة كان خومانيان لآسويا كان دا وتلقردون دا ولا خودي خوشيان دا بيشان دا دين تاكو بويان دركبك حقا وتخوا حقا يعني قرآن حقا آية بس نيبو خوات شاو دير بسر مشتيكوا كسيك شاو دير بسر مشتيكوا بدي هنري هم مشتيك بي نهيني هم مشتكان دا زاني أول لو مطلقة ويا ما إيمانالين حقي الرها مطلق لا مرۆڤەکانە وەکو گوتم ئەو بیردۆزیێش هەڵەیە کە مطلق بوونی نییە مطلق لە ژیانی بەشەردا بوونی نییە بەڵام لای خوا مطلقە زانیاریەکەشی مطلقە بەزەی خوش ویستی خوش صفاتەکانی خوا هەموو مطلق و ڕەها مامۆستا نەمەویستم پرسیارە بکەم بەڵام ینی بەتەئکید ڕایشان بەوەی کە پرسیارەکە ینی بەم شێوەیە بیکەمەوە جارێکی تر و ئەو هێنە بەجێنەیەڵی ئەم بابەتە ئەویش ئەوەیە کە دەکتێر ڕاستە حەقی ڕەها لای خوای پەروەردگارە و بە جۆرە لە جۆرەکان لەو باو بڵێن لە کتێبەکانی خوای پەروەردگار و لەو هێنەیە کە خوای پەروەردگار ناردوێتی و نازڵی کردو بۆ ئینسان بەڵام قسەکە ئەوەیە دینداری تەرجومە بێ بۆ جۆرێک لە کردەیی ئینسان یعنی بێ بە کردەوەی ئینسان ینی بە جۆرە لە جۆرەکان مرۆڤ تەرجومەیەکا بۆ ژیانی خۆی ئایا ڕەهایەتی خوای پەروەردگار لە کردەیی ئینسانە ئەندازەیەک مەسەلەن بۆ نمونە هیچ هاوسەنجی تێک ناچێت هەر بە ڕەهایە ئەمێنێتەوە لە کردەیی ئینسانیشە لە بەکردەوەکردنی ئینسانیشە مرۆڤ هەر شتێک دەستکاری بکە ڕەنجی خۆی لێ دەدا بێگومان مرۆڤ ڕەنجی خۆی لە وەحی خوای پەروەردگار دەدا وەکو چۆن ئاوە وەنیە ڕەنگێکی سووری تێکەڵکە سوور دەنوێنێ زرد بێ زەرد دەنوێنێ ڕەش بێ ڕەنگەکەی دەگۆڕێ بەڵام حەقیقەتەکەی کە ماوەتەوە ئاوە بەڵام ڕەنگەکەی مرۆڤ دەتوانێت ڕەنجی بکە تۆ تەماشای دینداری مسلمانان بکە دینداری مسلمانان 14 سەدە لەمەو پێش لە کۆمەلگایەکی سادەدا کە ئەو کاتە نەکرد کۆمەلگای مسلمان کۆمەلگای ئیسلامی سادە بوو بێ هەر بەشەری هەمووی سادە بوو یەک یعنی من وێنەیەکت بۆ بێنمەوە ئەو حکمە کە ئیسلام ڕایگەیاند ئەو بناغی حکمڕانی کە دەبێ و ئەمڕۆ شوڕا بەینەهوم چەندی دەوام کرد 30 ساڵ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ الخلافة بعدي 30 سنة بە شەش مانگەکەی حەسەنی کوڕی عەلیشەوە خوا لە ئەوبەکر و عومەر و عوثمان و عەلی و حەسەن ڕازی بێ دەکا 30 ساڵی تەخت ثم يكون ملكا للرواياتك ثم يؤتي الله ملكه من يشاء دوای دەبێتە پاشایەتی میراتی بنەماڵەیی لە معاویە دەستی پێکرد یعنی بەشەریەت ئەو کاتە لەبەرەوە کە تەماشای ڕۆمت دەکرد تەماشای فارست دەکرد تەماشای چینت دەکرد تەماشای یابانت دەکرد تەماشای ئەوروپا دەکرد هەمووی حکمی بنەماڵەیی بوو هەر چوار دەورەی مسلمانان هەموو حکم بنەماڵەیی بوو بۆیە ئەوانی چوونەوە سەر بناغەکەی کە باو بوو لە دنیادا 30 ساڵ توانیان بە ئەمڕۆ شوڕا بەینەهوم ئەو 5 خەلیفە ڕاشیدە مسلمانان هەڵیان بژێرە دوای بۆ بە حکمی بنەماڵەیی میراتی بەشەر ڕەنجی خۆی لە شتەکان دەدا بەڵام ئێمە دەڵێن حەقێکە لە خواوەیە سوبحانەوە تەعالا ڕەهایە لە هەموو ڕوەکانەوە بەڵام بەشەر دوایی دەستکاری دەکا بەس ئەوە دەیە بەشەر تا لە وحی خواوە نزیکتر بێت لە سەوابەوە لە ڕاستیەوە نزیکتر دەبێت ولا فطرة الزكماك ولا عقل سليم ولا العلم لقل جنجان لقل واقعش دا ريكتر دبي أقرنا راستا أو همو مذهب إسلاميانا يسامى هشت مذهبي نسراو مانهن مذهبي أبو حنيفة ومالك وشافعي وأحمد هروا مذهبي جعفري لقل مذهبي زيدي لقل مذهبي إباضي لقل مذهبي ظاهري هشت مذهبي نسراو مانهن دەیان مەذهبی دیکەش هەبوون کە شوێنکەوتەکانیان نەماون و نەنووسراونەوە ئەوە هەر لە ڕووی فیقهەوە لە ڕووی علمی کەلامەوە چەند قوتابخانەی فیکریمان هەبوون لە ڕووی عەقیدەوە لە ڕووی تەزکیەی نەفسەوە چەند ڕێبازمان هەبوون بۆ پەروەردەکردن و تەزکیەی نەفس و ئەوانە طریقەی قادری و نەقشی و چەشتی و کوبڕەوی و سوهرەوەردی و زۆر غەزالی و چی ئەوە هەمووی ئەوانە هەوری بەشەرن بەڵام ئایەتەکان سنووردار نین 6236 ئاەت فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم
بەڵام تێگەیشتنی مسلمانان چ لە ڕووی فیقیەوە چ لە ڕووی فیکریەوە چ لە ڕووی تەسکیەی نەفس و ئەخلاقەوە چ لە ڕووی حکم و سیاسەتەوە لە کاتێک و بۆ کاتێک دەگۆڕێت ئەوەیە ڕێژەیەکەی بەشەر و ئەوەش ڕەهایەکەی خوا لە دەقەکانی وەحیدایە بەڵام ڕێژەیەکە کە دێتەوە نێو دینداری مسلمانان لە ممارەسەکردن و شێوەی تێگەیشتنی ئەوەندایە مامۆستا لەبەر کورتی کاتەکە حەزەکەم دوو پرسیار تێکەڵ کەم بەڵام ئەگەر جنابەت بتوانانی وەڵامی هەردوو پرسیارەکەمان بیتەوە ئەویش ئەوەیە کە لە بابەتی بیر و بڕوادا جنابەت لە کتێبەکە هێناوتە کە بیر و بڕوای ئیسلامی بەگشتی دوو بەشە لەگەڵ ئەم پرسیارەی کە تەبان ئەم وەڵامی پرسیارەکە زانمە چێتە ناو بابەتی ئیمانەوە مۆزوعی ئیمانەوە ئێمەش لە ڕابردووە زۆر بە درێژی لەسەر ئیمان قسەمان کردووە حەزم کرد بە گشتی ئەگەرەوەی کە پێویستە ئەوە بە کورتی شتێکی لێ باسکەین دوایش ئەو بابەتەی کە ئیسلام یاخود با بڵێن ئیمان ببوورە ئیمان لە بوارەکردەیەکیدا پەچی لەسەر چی کەوتووە جارێکە گوتومە دوو بەشە مەبەستم لە ئیمان و عەقیدەی ئیسلامیە بەشی یەکەمیان ئەو پایانن ئەو شەش پایەن کە وەحی خوا نوختەی تێدا خستوونە سەر پیت کە بریتێن لە ئیمان بەخوا سوبحانه وتعالى بە فریشتەکانی خوا بە کتێبەکانی خوا بە پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام بە ڕۆژی دوایی بە قەدەر واتە بە نەخشە و ئەندازەگیری خوا ئەمە وەحی نوختەی تێدا خستوونە سەر پیت وەکو لە ئاەتی ژمارە 177 سوورەتی البقرة هاتو كلي باسي بيسبايكاني كردوا ولكن البر من آمن بالله واليوم الآخر والملائكة والكتاب والنبيين وإيمان بقدر لفرمايشتكي جبريل هاتو كبوشي وناصرة وحديث جبريل كذا فرمي الإيمان أن تؤمن بالله وملائكته وكتبه ورسله واليوم الآخر بالقدر خيره وشره أما بشي كم إيمان كان إيمان يعني بيض الله أواني دي أو قضيانا كزانيان إسلام بەتایبەتی زۆربەی زانایانی ئیسلام لەسەریان ڕێککەوتوون کە من دەبنە مای فیکریم هێناون یەکی لەوانە ڕێزگرتن لە هاوڵان و لە خەزمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم خوا لێ هەموویان ڕازی بێ ئەوە کە زانایان پسپۆڕان و شارەزایانی دینە دەبێت ڕێزیان لێ بگیرێ و پرسیان پێ بکرێ فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون خۆ ڕازانەوە بە ڕەوشتە بەرز و جوانەکان خۆ بژارکردن سیفەتە خراپەکان فەرمان بە چاکە و ڕێگرتن لە خراپە کۆمەڵبوونی مسلمانان و پێکەوە بوونیان فەرمانبەریان بۆ حکومڕانانێک کە بەڕێی شەرع دادەیان بن چەند شتێکم باس کردووە ئەمە ئەوەی کە گوتومە کاتێک ئیمان دێتەوە سەر ممارەسەکردن پێویستی بە لە چوار پێکهاتەی هەیە پێکهاتەی یەکەمی ئیمان جا چی ئیمان بەخوا سوبحانه وتعالى چی ئیمان بە فریشتەکان بە کتێبەکان بە پێغەمبەران بە ڕۆژی دوایی بە قەدەر پێویستی بەو چوار پێکهاتەی هەیە یەکەم ئەو ڕاستیە لە عەقڵ و دڵدا جێگیر ببێ کە عولەما پێ دەڵێن تەصدیق واتە بەڕازانینی ئەو ڕاستیەک جا چ لەبارەی خوا وەکو وتم خوا وەکو تاکە بەدیهێنەر و پەروەردگار و خاوەن چ فریشتەکان چ تا دوایی دەبێت لە عەقڵ و دڵدا جێگیر ببێ ئەمە پێی دەگوترێت معریفەت و پێشی دەگوترێت تەصدیق یەک دوو دەبێت بەدڵ قبوڵ بکرێ پەسەند بکرێ قبوڵ بکرێ ئینسان چەند هێزی هەیە هێزی عەقڵ هێزی دڵ هێزی زمان و تعبیرکردن لەگەڵ هێزی جێبەجێکردن ئیمان پەیوەندی بە هەر کام لەو چوار هێزەی مرۆڤەوە هەیە ڕاستیەکانی ئیمان دەبێت بە عەقڵ دەرێک بکرێن بە دڵ قبوڵ بکرێن خۆش بویسترێن و پەسەند بکرێن لما يدخل الإيمان في قلوبكم كتب في قلوبهم الإيمان بەشی سەرەکی ئیمان پەیوەندی بە دڵ و دەروونەوە هەیە بەشی سێمی یاخود پێکهێنەری سێمی ئیمان بریتێ لە دەربڕین بە زمان شایەتمان تعبیری دەکات بەشی چوارەمی ئیمان پێکهێنەری ئیمان بریتێ لە جێبەجێکردنی ئەندامەکان کردەوە جا ئیمان ئەو چوار پێکهاتەیە هەیە هەر کامیان پەیوەستە بە یەکێک لە چوار هێزەکەی مرۆڤەوە مرۆڤ هێزێکی عەقڵی هێشتی پێدەزانێت هێزێکی دەرونی هێشتی پێ قبوڵ یا ڕەفز دەکات هێزێکی تعبیری هێشتی پێ دەردەبڕێ هێزێکی تەنفیذی هێشتی پێ جێبەجێ دەکات ئیمان پەیوەستە بە هەر کام لەو چوار هێزەی مرۆڤەوە واتە ئیمان بە ئیمان لە قەڵەم نادرێت تاکو تۆ بۆ وێنە بەنسبەت خوای پەروەردگارەوە دەبێت خوا بناسی بە عەقڵ و دڵ دەبێت خۆشت بوێت تەسلیمی بیوەکو تاکە پەرسترا و بەدیهێنەر و پەروەردگاری خۆت دەبێت دانی پێدابێنی بە زمان و دەبێت بە ئەندامەکانیشت ڕەزامەندی خوا لە چدا و شەرعی خوا چ دەفەرمی وا ڕەفتارکە
دەست خۆش بێ مامۆستا کۆتایەکەی ماشەڵڵا ئامانجەکەی جوان پێکات دەست خۆش بێ زۆر جوان بوو سپاس دەکەم سەلامەت بی کاکە پەیوەندی بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەڵقەی ژمارە 60 تاکو بە یەگەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم سپاس.